یەکێک لە دەواازەکانی چوونە دەرەوەی هاوڵاتیانی عێراق و کوردستان بۆ ئەوروپا ڕێگای بیلاڕووسیایە کە ئێستا بووەتە گرفتێکی سەرتاسەری و وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ڕایگەاندووە گفتوگۆکانیان لەگەڵ عێراق بۆ ڕێگرتن لەو گەشتانە سەرکەوتوو بووە. وەک چارەسەرێکی نێودەوڵەتیش سەرۆگۆزیرانی پۆڵەندا ژووتی ئەگەر یەکێتی ئەوروپا هاوکاری دارایشمان نەکات بەڵام بۆ ڕێگری لاچوونە ناوەی پەنابەران دیوارێکی هەمیشەی وەکو بربەست لەگەڵ سنووری بیلاڕووسیا دروست دەکەین. هەر لەو چوارچێوەیە ئەنجومەنی نوێنەرانی پۆڵەندا لە ناوەڕاستی مانگی ڕابردوو بە دەنگی 274 پەرلەمانتار و ڕەتکردنەوەی 174 پەرلەمانتار بڕیاری دروستکردنی ئەو دیوارەی دا. لە بەرامبەر ئەمانەدا ئەڵمانیا و پۆڵەندا سەرۆکی بیلاڕووسیا تۆمەتبار دەکەن بەوەی وەک وەڵامێک بۆ سەپاندنی سزاکانی یەکێتی ئەوروپا بەسەر بیلاڕووسیادا دەرگای کردووەتەوە بەڕووی کۆچبەراندا کە وەک ڕاڕەوێک لە وڵاتەکەیەوە ڕوو لە ئەوروپا بکەن. پاسەوانی سنووری پۆڵەندا لە سەرەتای ئەم ساڵەوە ڕێگری لە 26,000 کەس کردووە بە نایاسایی سنووری وڵاتەکەی ببڕن بە درێژایی 400 کیلۆمەتر تەلی دڕکاوی بە بەرزی 2.5 مەتر دروست کردووە. ڕۆژانەش ڕێگە لە 500 هەوڵی دزەکردن دەگیرێت کە زۆرینەیان هاوڵاتی عێراقی و ئەفغانی و سوورین. حسێن سافی وەزیری ڕاستپێدراو لە باڵێۆزخانی عێراق لە وارشۆ ڕایگەاند هاوڵاتیانی وڵاتەکەی لەلایەن تۆڕەکانی دزەپێکردن و بازرگانانی مرۆڤەوە سەرۆت و سامانیان لەم ڕێگەیەوە تاڵان دەکرێت. لە ئەڵمانیادا ساڵانە زیاتر لە 100,000 کەس داوای مافی پەنابەرێتی دەکەن. پۆلیسی ئەڵمانی ئاشکرای کردووە بەردەوام پەنابەرانی عێراق لە نێو بار هەڵگرە گەورە و بچووکەکاندا دەستگیر دەکەن کە دەیانەوێت لە پۆڵەنداوە بە نایاسایی بچنە ئەوروپا. نووسینگەی داواکاری گشتی پۆڵەندا ئاماژەی بەوە داوە 180 دۆسیەی پەیوەست بە قاچاقچێتی مرۆڤی لەبەردەستدایە و نزیکەی 700 تۆمەتباری تێدایە کە ویستویانە کۆچبەرانی بیانی بگەێنە ئەوروپا لە ڕێگای بیلاڕووسیاوە. سەدان پەنابەری عێراقی کە دەیانەوێت بپەڕنەوە بۆ فنلەندا و سوید لەسەر سنووری لیتوانیا و بیلاڕووسیا گیریان خواردو و لە دۆخێکی دژواردان. عەلی عەبادی سەرۆکی دامەزراوەی عێراق بۆ مافەکانی مرۆڤ بەرپرسیارەتی ئەو ناڕەحەتیانی هاوڵاتیانی عێراق دەخاتە ئەستۆی حکومەت کە نەیانتوانیوە ژیانێکی شایستەیان بۆ دابین بکات. چالاکێکی مافی مرۆڤی دانیشتووی ئەڵمانی ڕەخنە لە فواد حسێن وەزیری دەرەوەی عێراقیش دەگرێت و دەڵێت ناردنی فڕۆکە بۆ گێڕانەوەی پەنابەرانی عێراقی تەنیا نمایشە و چارەسەری بنەڕەتی کێشەکان نییە. تەنانەت ڕاگررتنی گەشتەکانیش بۆ بیلاڕووسیا چارەسەری دۆخەکە نییە. بە پێی ڕاپۆرتێکی ئەڵمانی زۆرێک لەوانەی کۆچ دەکەن لە عێراقەوەیە و تەنانەت وەک ناوهێنان ناوی پارێزگاکانی هەولێر و سلێمانی هاتووە کە هاوڵاتیان و گەنجان لێەوە کۆچ دەکەن و وڵات بەجێ دێڵن. بە پێی زانیاریەکانی ڕاپۆرتەکە کۆمپانیەکانی گەشت و گوزار کاراسانی لەو بوارەدا دەکەن لە ڕێگەی دووبەی و تورکیا و لوبنان و ئۆکرانیاوە گەشتەکان ڕێک دەخەن. تێچووی هەر کەسێکیش 14 بۆ 7,000 دۆلار و باڵێۆزخانەی بیلاڕووسیا لە هەولێر کاری ڤیزە ڕێک دەخات. بە پێی زانیاریە ڕۆژنامەوانیەکان کاری وەرگرتنی ڤیزە گوماناویە لەلایەن هەندێک کۆمپانیاوە لە ناوخۆی عێراق و تەنانەت 12 بریکاری گەشتکردن لە بیلاڕووسیا مۆڵەتیان پێدراوە بۆ کاروباری وەرگرتنی ڤیزە. هەرچەندە پێشتر لە لیستی ڕەشدا بوون بەڵام لەم لیستە نوێیەدا مۆڵەتیان پێدراوە.